وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە دوایین پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا هەڵوێستی فەرمی ئێرانی لەسەر ڕووداوەکانی ئەم دوایەی هەولێر ڕاگەیاند. سعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیاند بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەین دراوسەیەکی ئێمە کە پەیوەندیەکی باشمان پێکەوە هەیە ببێتە ناوەندی هەڕەشە بۆ ئێران. به هیچ وجه پذیرفته نیست که یکی از همسایگان ما که روابط عمیقی با ما به هیچ شێوەیەک قبوڵی ناکەین دراوسەیەکی ئێمە کە پەیوەندیکی قوڵمان پێکەوە هەیە و لە ئاستا جیاوازەکاندا خاوەن پەیوەندین ببێتە ناوەندی هەڕەشە دژی وڵاتەکەمان. ئیسرائیل تا ئێستا چەندین جار لە خاکی عێراقەوە ئارامی و ئاسایشی ئێمەی خستووەتە مەترسیەوە. هەروەها کۆبوونەوەی هەندێک لایەنی دژ بە ئێران لە هەرێمی کوردستان دژی ئارامی و ئاسایشی ئێمەیە. لا یەک ساڵی ڕابردوودا و لەم ڕێگەیەوە چەندین جار هۆشداریمان بە حکوومەتی ناوەندی عێراق داوە. جگالەوە لە دەرەوەی ڕاگەاندنەکان چەندین جار پێیان وتراوە کە ئەمە هێڵن سنوورەکانی عێراق ببنە سنووری ئاژاوە و پشێوی و گرفت بۆ ئێران دروست بکەن. زۆر سروشتیە کە ئێران ئەمە قبول نکات. تذکر داده شده در خفا بارها بهشون گفته شده که اجازه ندید که مرزهای برای احیای برجام حاصل بشه. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران هەروەها باسی لەوە کرد کە کۆماری ئیسلامی ئێران هیوادارە بە پێچەوانەی ڕابردوو کە پەیامەکانی وەرنەگیرا ئەم جارە پەیامەکەی گەیشت بێت و بەرپرسانی عێراق و هەرێم ئەم پەیامە وەربگرن. امیدواریم که پیام گرفته شده باشه. هیواخوازین پەیامەکەی ئێمە گەیشت بێت پێشتر بە شێوەی سیاسی و دیبلۆماسی و تەنانەت هەندێک جاریش لە دەرەوەی ڕاگەیاندنەکان پەیامی خۆمان گەیاندووە، بەڵام لە دوجاردا گەیشتینە ئەو خاڵی کە بەرژەوەندیەکانمان پشتگوێ خرا و سنوورەکانمان کەوتنە مەترسیەوە، بۆیە هیوادارم ئەم جارە پەیامەکەمان وەربگیرێت. سعید خەتیبزادە هەروەها سەبارەت بە دانوستانەکانی ڤیەنا و ڕاگررتنی دانوستانەکان وتی لە ئێستادا دانوستانەکان بە شێوەی کاتی ڕاگیراوە و نەگەیشتووەتە بنبەست. لە هەمان کاتیشدا ئەڵێت لە ئێستادا لە خاڵی ڕاگەیاندنی ڕێکەوتندا نین. من باید تاکید بکنم که آنچه که در وین امروز با بازگشت هیئت‌ها انجام شده پێویستە دووپاتی بکەمەوە ئەوەی ئێستا لە ڤیەنا ڕوودەدات ڕاگررتنیکی کاتیە و بە هیچ شێوەیەک نەگەیشتوونەتە بنبەست و دانوستانەکان ڕانەگیراون. لە ئێستاشدا لە خەڵکدانین کە بڵین ڕێکەوتن کراوە و ڕای بگەێنین، چونکە چەند بابەتێکی زۆر گرنگماوە بەڵام کەمن کە ئەمانە دەبێت لە واشنگتۆن بڕیاری لێ بدرێت. ئەگەر ئەو بڕیارانە بدرێت دەگەڕێنەوە بۆ ڤیەنا و باز لە ڕێکەوتنێکی باش دەکەین. تصمیمات در واشنگتن اتخاذ بشه ما در نقطه‌ای قرار خواهیم داشتش که برگردیم به وین. دوایین پرێس کۆنفرانسی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە ئەم ساڵدا و پێش نەورۆز گرنگیدان و پێداگریکردن بوو لەسەر بابەتی بەرژەوەندیەکانی ئێران چ لە ئاستی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ و چ لە ئاست ڕۆژاوا و ڕێکەوتنی ئەتۆمی. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.